هاندەرانی یانی سلێمانی پێش دەستپێکردنی یاریەکە بە ژمارەیەکی زۆرەوە بەرەو یاریگای سلێمانی بەڕێکەوتن تا یەکەم بردنەوەی یانەکەیان لە مەلعەبەکەی سلێمانی ببینن. بردنەوەکەی هەفتەی ڕابردوو گروتونێکی زۆری بەخشی بەریزەلەن یانی سلێمانی کە لەم هەفتەشدا یانەی دایک ئاستێکی بەرزیان پێشکەش کرد. هەر لە سەرەتاوە یاریزانانی سلێمانی بە هێرشبردن دەستیان بە یاری کرد. بە جۆرە یاریزانانی باستم قاسم لە گێمی یەکەمدا کۆنتڕۆڵی تەواوی یاریەکەیان گرتووە دەست و تەنها چەند جارێک یانی تەلەبە لەسەر گۆڵی یانی سلێمانی بینران. یاریزانانی سلێمانی لە زۆربەی کاتەکاندا لە نیوەی یاریگا دەبینران و لە بەرامبەریشدا یانی تەلەبە بە ژمارەیەکی زۆر یاریزانەکانیانەوە لە یاریگای خۆیاندا بەرگریان دەکرد. دوای چەندین هێرشی یەک لە دوایەکی یانی سلێمانی بەسەر گۆڵی تەلەبە بە ئامانجی دەستپێشخەری لە تۆمارکردنی گۆڵدا، بەڵام چاند زیاوەری یانی سلێمانی نەبوو. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات. لە گێمی دووەمدا هەردوو لە پلانێکی تۆکمەترەوە هاتنەوە نێو یاریگا کە تەنها لە دوای 2 دقیقە لە دەستپێکی گێمی دووەم فەرحان شوکور پاسێکی جوانی ئاراستی ئەحمەد مناجد کرد و مناجدیش تیپەکەی بە گۆڵە پێشخست و زەماوەری نێو یاریگای دڵخۆش کرد. دوای ئەو گۆڵە یاریزانی تەلەبەی میوان ڕیزەکانیان ڕێخستەوە و لە هەوڵ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بوون. بە تایبەت لە ڕێی لەدانێکی ڕاستەوخۆوە نزیک بوون لە یەکسانکردنەوەی جیاوازیەکە. تا دەهات یاریەکە لە دەقەکانی کۆتایی نزیک دەبووەوە، تەلەبە بۆ یەکسانکردنەوە و سلێمانیش بۆ گۆڵی دڵنیایی یاریان دەکرد. لەو هەوڵەشدا ئەم جارش سلێمانی سەرکەوتوو بوون کاتێک لە دقەی 86دا حاتم عەلی کە ئاستێکی بەرزی بە درێژای یاریەکە پێشکەش کرد، هاندەرانی سلێمانی لە سێ خاڵی ئەو یاری دڵنیا کردەوە و گۆڵی دووەمی بەخشیە یانەی سلێمانی. لە کاتی زیادکراودا داوەری یاریەکە ماجد حمسی بە کارتی سوود کردە دەرەوە و پەناڵتێکی بۆ یانەی تەلەبە ئەژمار کرد. کارێزان عەلی خزەر گۆڵی یەکەمی تەلەبەی تۆمار کرد، دوای ئەو گۆڵەش داواری یاریەکە فیکەی تەوابوونی لێدا. والله الحمد لله هذا يثبت جدارتنا بالفوز اللي حققناه. سوپاس بۆ خوا کە براوە بووین، شایانی بردنەوە بووین، پێویست بوو یاریەکە بە 3 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندیمان کۆتایی پێبێت. بەڵام لەگەر ڕێزمدا داوەر دیارێکی بەخشەیە یانی تەلەبە و لە ڕێی لێدانی پەناڵتیەوە گۆڵێکیان تۆمار کرد کە بە هیچ شێوەیەک ئەو جۆرە لێدانانە پەناڵتی نییە. هیوام وایە ئەنجامی باشتر بەدەست بێنین بۆ زیاتر خۆشحاڵکردنی هاندەرە دڵسۆزەکانمان. دڵنیاشتان دەکەمەوە پشت بەخوا یانی سلێمانی دەبێتە ژمارەیەکی بەهێز لە خولی عێراقدا. ئەمە شتێکی زۆر باش ناو هاندەرەکان خۆمان توانیمان بردنەوە کە سیقی هاندەران بەخۆمان گێڕنەوە و بەنسبەت یاریەکانی داهاتوو ئینشەڵا لەسەر ئەم مستەوا بەردەوام ببین و یاری سێمیش لە سایە خۆمان نابێن و ئەو کاتە موقعمان باشە بێت لە دەوریا و ئینشەڵا معنویاتمان باشە بۆ یاریەکانی داهاتوو. یاریێکی جوانی ئەنجامدا توانین لە دوای یاریدا سەرکەوتوو بێت. پیرۆزبایی لە سلێمانی یەکەم، هەر بشی سلێمانی. هەموو یاریەکەی بەسەوەی سلێمانیش بێتەوە. دوای ئەو بردنەوە گرنگی کە یانی سلێمانی لە هەفتەی ڕابردوودا بەرامبەر بە یانی نەوت بەدەستێنا، لەم هەفتەیەشدا یانی سلێمانی سەرکەوتنێکی گرنگی بەدەستێنا کاتێک بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵی لە یانی تەلەبەی بردەوە. بڕیاریشە یانی سلێمانی لە هەفتەی داهاتووی خولەکەدا لە نێو یاریگای خۆیدا میوانداری یانی شورتەی شاری بەغداد بکات. سوارە کەریم، کەناڵی کورسات، نێو